سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزێت. پێنج توشبووی دیکەی ڤایرەسی کۆرۆنا لە شاری سلێمانی گیانیان لەدەستدا و 8 توشبووش لە دوهۆک چاک بوونەوە. لە عێراقیش 31 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستدا و زیاتر لە 1000 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون. بۆ خانمانیش هەواڵێکی خۆش کە دەڵێ زانایانی ئەمریکی نهێنی بەهێزی بەرگری لەشی ئافرەتان بەرامبەر ڤایرەسی کۆرۆنا بە بەراورد لەگەڵ پیاوان ئاشکرا دەکەن. پێنج توشبووی دیکەی ڤایرەسی کۆرۆنا لە شاری سلێمانی گیانیان لەدەستدا و 8 توشبووش لە دوهۆک چاک بوونەوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت 5 توشبووی نەخۆشی ڤایرەسی کۆرۆنا لە شاری سلێمانی دوای خەواندن و مانەوە لە نەخۆشخانە و بەشی چاودێری چڕ گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی ڕاشی دەگەێنێت هەر 5 توشبووەکە پیاو بوون. تەمەنیان لە نێوان 48 ساڵی تاوەکو 80 ساڵیدایە. وەزارەتی تەندروستی ڕاشی دەگەێنێت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 74 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسەکە بوون. ئێستاش 1711 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆرۆنای نوێ بوونە و 35 کەس بە ڤایرەسەکە گیانیان لەدەستداوە و 551 توشبووش چاک بوونەتەوە. ئەمڕۆ لە عێراق 31 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستدا و زیاتر لە 1000 کەسی تریش تووشی ڤایرەسەکە بوون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ئاماری 24 کاتژمێری ڕابردووی تایبەت بە ڕەوشی ئەم ڤایرەسە لە عێراق بڵاو کردوێتەوە و بە گوێرەی ئامارەکە 31 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە و 1261 کەسیش تووشی فەتاکە بوون. هەر بە گوێرەی ئامارەکە 354 توشبووی کۆرۆنا لە ماوەی 24 کاتژمێردا چاک بوونەتەوە. کۆی گشتی توشبووان لە عێراق گەیشتە 16675 کەس و ژمارە ئەو کەسانەی چاک بوونەتەوە 6568 کەسە و ئەوانەی ئێستا لەژێر چاودێریدان 9650 توش بوون. کۆی گشتی ئەو کەسانش بە ڤایرەسەکە گیانیان لەدەستداوە 457 کەس. وەکو لە هەواڵەکانیش ئاماژەمان پێگر خۆشەویستان چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان ئەم ڕۆژمارەیەک بەرچاو خەڵک تووشی ڤایرەسەکە بوون کە بەداخەوە ناخۆشترین هەواڵێن ئەوە بوو کە لە پارێزگای سلێمانی لە یەک ڕۆژدا 5 لەوانی کە توشبووی ئەم ڤایرەسن گیانیان لەدەستداوە. ئەوانیش وەکو لە بەیانەکەی وەزارەتی تەندروستیدا هاتووەکەیشیان تەمەنی 48 ساڵە و ئەوانی تریش تەمەنیان لە 65 بەرەوسەر لە 70 ساڵی بەرە و 80 ساڵیە. ئەو کەسانی کە بەم ڤایرەسە کە گیانیان لەدەستداوە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو لە پارێزگای سلێمانی بێگومان پێویستیان بە خەواندن هەبووە لەکوێ بوون لەو شوێنە بوون کە پێوترێت چاودێری چڕی هەناسەدان RCU ئەو شوێنەیە کە پزیشکان و کارمەندە تەندروستیەکان باش دەزانن لە کاتی ئاساییشدا هەر کەسێک کە لەوێ داخڵ دەکرێت ئەوە تا نەخۆشیەکی زۆر توندی هەیە یان ئەوە تا کە نەشتەرگەریەکی گەورەی بۆ کراوە یان خوا نەخواستە تووشی ڕووداوێکی هاتوچۆ بۆ لەوێ خوێنراوە و پێویستی بە چەند ئامێرێکە پێویستی بە چەند کەسێکە چاودێری بکە پێویستی بەوەیە کە بەردەوام نیشانە زیندەجیەکانی لێبرێتەوە. بەداخەوە ئەو 5 کەسێک کە لەبەر کۆرۆنا داخڵی ئەم یونتە بووبوون داخڵی ئەم شوێنە بووبوون ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی گیانیان لەدەستداوە. بەمەش ژمارەی گیان لەدەستدان لە هەرێمی کوردستان گەیشتە 35 کەس. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان 35 کەس گیانی لەدەستداوە. بەڕاستی ژمارەکە ینی دەمانترسێنێ هیوادارین گوێمان لە هەواڵی گیان لە دەستدان نەبین. هیوادارین کە هاوڵاتیان پابند بن بۆ ئەوەی نەبینە هۆی بڵاوبوونەوەی زیاتری ئەم ڤایرەسە و بۆ ئەوەی کە ئازیزانمان لەدەست نەدەین. بە شێوەیەکی گشتی ئێستا لەناو ئەو نەخۆشخانانەی کە تایبەت کراوە بە چارەسەرکردنی توشبووانی ڤایرەسی کۆرۆنا ئێستا 1170 کەسە بەپێ ئەو داتا و زانیاریانی کە فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم داشبۆردە بۆ ئێمە ئامادە کردو ئێمەش بە سوپاسەوە بۆ ئێوەی خۆشەویستی
دەیگوازینەوە لە ماوەی 24 کاتژمێر وەکو ئاماژەمان پێکرد 74 کەسی تر توش بووە. ئەگەر تەماشای ئەم ژمارانە بکەین ئازیزان، ئەم ژمارانە پێشترێ ئێمە بە ماوەی 3 مانگ ڕۆژێکمان گوێ لێ نەدەبوو کە بڵین ئەو ژمارەی ئاها بەو شێوەیە بەرز بۆتەوە، بەڵام ئێستا ڤایرۆسەکە وەکو ئەمڕۆ پارێزگاری سلێمانیش ئاماژەی پێکرد بوو ڤایرۆسەکە لە بەردەمی ماڵەکاندانە تەنها لەبەر ئەوەش نییە کە مەسەلەن ئەو ڤایرۆسە لەوێ ئیتر بڵاوبوونەوە، بەڵکو ئەو تۆزێک تونتریش ئاماژەی پێکرد کە دەڵێ مەرگەسات و لە دەستدانی ئازیزانمان زۆر نزیکە ئەگەر هاتووی ئێمە پابند نەبین. ئێمەش بە هەمان شێوە دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی هەموو بەرپرسان و پارێزگاری سلێمانی هەموو ئەو کەسانی کە داوای ئەوە دەکەن کە پێویستە ئەم نەخۆشیە بە شێوەیەکی جددی وەربگیرێ تاوەکو بە جددی تووشی نەبی. لە گوێرەی پارێزگاکان هەولێر ئێستا حاڵی حاضر لە ناو نەخۆشخانەکانی 251 کەس چارەسەر وەرەگرن لە ماوەی لە نێوان بەرنامەی دوێنێ شەو هەتا ئێستا 11 کەسی تر لە پارێزگای هەولێر توش بووە و گیان لە دەستدان وەکو خۆی ماوەتەوە، بەڵام لە سلێمانی وەکو ئاماژەمان پێکرد ئێستا بەتەنیا لە پارێزگای سلێمانی 30 کەس گیانی لە دەستداوە و خواقوەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی و کارگێڕی تەندروستی و شارە بدە 792 کەس ئێستا لە ژێر چاودێری ئەوانن بەداخەوە لە مای 24 کاتژمێر ڕابردوو 6 کەس لەوێ توش بووە. کەواتە ئێستا کۆی گشتی لەوەتی لە سەرەتای پەتاکەوە لە پارێزگای سلێمانی لەم پارێزگایە گەیشتۆتە نزیکەی نزیک دەبێتەوە لە 1969 کەس ئێستا لەوێ تووشی ئەم ڤایرۆسە بوو. لە دوهۆک ئێستا کەم 64 کەس لە ژێر چاودێری پزیشکیدان 3 کەسی نوێمان هەیە، بەڵام خۆشبەختانە لەوێ ئاماژەی پێکرا کە 8 کەس چاک بوونێتەوە. هیوادارین ڕێژەی هەواڵی چاکبوونەوە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕۆژانە گوێمان لێبێ بۆ ئەوەی هەر کاتێکیش ئێمە گوێمان لە چاکبوونەوە زیاتر بوو لە توش بوون ئەوە دەکا ئێوەی هاوڵاتی دەکا هاوڵاتیانی خۆشەویست ئێستا پابندن بۆم شێوەیە بۆ هێواش نەخۆشیەکە دەتوانین بڵین ئەوانی کە توش دەبن چا دەبنەوە. هیوادارین بە زووترین کات بگەینە ئەو ڕۆژە. کۆی توشبووان لەم پارێزگای لە سەرەتاوە 108 کەسە. لە هەڵەبجە ئێستا لە هەڵەبجە حاڵی حاضر دە نەخۆشیان هەیە کە چاودێری دەکەن، هیوادارین تەندروستیان باش بێ و لە مای 24 کاتژمێری ڕابردوودا هیچ توشببوویەکی نوێ نەبووە. بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر من بتوانم ئەوە تۆزێ گەورەتر کەم حەزم لێ بۆ ئاماژەی پێ بکەم بارودۆخیان بابزانین بارودۆخیان چۆنە ئەوانەی کە ئێستا لە ژێر چارەسەردان ینی بەڵین کە بۆ ئەو ژمارەی کە لێرە لەسەر ئەم چارتە دروست کراوە ئەگەر ئەو لە زەردە تەمەشاکەین ئێرە تەمەشا دەکەین ئەوانن کە ئێستا لە ژێر چارەسەردان گیان لە دەستدان ڕێژەکەی بەو شێوەیە نییە کە لەسەر گرافەکە بە دەرکەوت بێ پێم وا بێ ئیزافە نەکراوە 169 ئەمە پێدەچی ئێشتا ئەبدەیت نەکراوێتەوە ئەگەر بینەوە سەر داشبۆردەکە لێرەیە ئەگەر باش لێ هاوکارم دەکەن بەڵێ بێگومان ئەو زانیاریانەی کە بەردەوام ئێمە دەمانوێت لەسەر ئەو چارتە بیگەڕێنینەوە ئەو بڵین ڕێژەیە کە ئێستا لە ژێر کەویستمان ئاماژەی پێ بکەین ئەوە دیارە تایبەت بوو بە پارێزگای هەڵەبجە دیارە زۆربەی زۆری ئەوانی کە لە پارێزگای هەڵەبجەن کە ڕێژەی 169 چاک بوونەوە تەنها ئەو ڕێژەیە مابوو کە پێویستیان بە چارەسەر بوو، بەڵام ئەوەی هەرێمی کوردستانە بەداخەوە ئەم خەتە سوورە پەیدا بووە بە ڕێژەیەکی بەرچاو کە ئێستا ئێمە لێرە دەیبینین جان لە دەستدان بە شێوەیەکی گشتی لەسەر هەموو ئەوانی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان توش بوون 133 ئەوانی کە توش بوون چارەسەرکراون واتە ئەو ژماری کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان 165یان ئەو لایەنە نارنجیان ئەو زەردەی کە پێکی هێنێ ئەوە ئەوانن کە ئێستا لە ناو نەخۆشخانەکانان ئەو ڕێژێ خەتە سوورەکەش مانای گیان لە دەستدانە بەداخۆ ئێستا لە هەرێمی کوردستان زیادی کردووە و چارەسەرکراوانیش ڕێژەی 133 کەواتە ئێمە نەخۆشمان هەیە چارەسەر کراوە 133 پێمان خۆشە ڕۆژانە ئەو کەسانش کە تەجروبەیەکیان هەبوو لەگەڵ ڤایرۆسەکە خۆشیان لە ڕێگەی سۆشیال میدیا ئێمەش وەکو کۆڤید-19 ئامادەین چ میوانداریان بکەین چ حاڵەتەکانی خۆیان بجێڕنەوە و بۆ ئەوەی کە هەمومان سوود لە تەجروبە و
ئەوەی کە بە سەریان هاتووە ببینیم توش بووان بە گوێرەی تەمەەن حەزم لێ سەرنجستان بۆ ئەوژ ڕابکێشم ئێمە لە هەرێمی کوردستان بێگومان هەمومان دەزانین ڕێژەی تەمەەن لە وڵاتی ئێمەدا کاتێک ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێدەکا بە پێی تەمەنەکان ئێمە زیاتر ئێمە لەم تەمەنانە لە وڵاتی خۆمانە باسی بکەین ئەوانەی کە تازە لە دایک بوون ینی هەتا تەمەنیان لە 90 ساڵ تقریبان 300 حاڵەتمان هەیە لەوانە ئەوانی لە بینی 30 لە بۆ 40 ساڵیدان ئەگەر تەماشا بکەن نزیکەی 400 حاڵتمان هەیە بە پێچەوانی ئەوەی کە بەداخەوە لە پابندبوون ئێمە بۆمان دەرکەوت کە ئەوانەی ڕاستە لە سەرتاوە ئەوانی کە دنیا دیدەن ئەوانی کە تەمەنیان هەیە مەسجەکەیان وەرگرتووە کە دەزانن ڤایرۆسەکە لەوانەی کاریگەری زیاتر هەبێ بۆیە خۆپارێزیەکەیان باشتر کردووە بەداخەوە ئەوانی کە گەنجن پێدەچێ وەکو پێویست پابندیان نەکرد بۆ کو دەبینین تەمەنەکان زیاتر ئەوانی کە توش بوون لە مابینی هەتا 40 ساڵی زۆرترین ژماری ئەو کەسان کە لە هەرێمی کوردستان توش بوون و لە ئەوانی تر تەمەشاکەن بە پێی 70 ساڵی ینی ڕێژەکان کەمە نەگەیشتوتە 50 کەسیش لەو 1970 کەسێکی ئێستا لە هەرێمی کوردستان من زیاتر کاتی بەرنامەکە بە ئامارەکان ناگرم لەگەڵ میوانەکانم کە ئەویش ئەم شەو دکتۆر هەڤاڵ فارس بەتەنایە دکتۆر شێروان تۆ دوێنێ شەو ڕێست وەرگرت بوو ئەو ئەم شەو ڕێست وەرگرتووە بەڵام میوانێکی تری ئازیزیشمان هەیە دکتۆر هەڤاڵ ئەو لە ئەمریکاوەیە دکتۆر جەگەر جاسم کە لە وەرزی یەکەمی کۆڤید 19 کە لەگەڵمان نبوو چەند جارێک بەشدار بووە لەگەڵمان من هەمیشە خۆم و فیدباکی زۆربەی بینەرانی دکتۆر هەڤاڵ بە قسەکانی دکتۆر جەگەر خۆشحاڵن شێوازی دەربڕینەکەی زۆر تایبەتە ئەم کاتت باش دکتۆر جەگەر خۆشحاڵین کە چاومان پێ دەکەوێتەوە هەرچەندە بەداخەوە هەر لە کۆڤید 19 یەکتری دەبینینەوە بەڵام هەر دەرکەوتنت لە شاشەی ئێمەوە خۆشحاڵی کردوین دەمەوێت دکتۆر هەڤاڵ فارست پێ بناسیێنم ئەو سەرپەرشتیاری زانستی نەخۆشخانەکانی چارەسەری کۆڕۆنا لە هەولێر هاوپۆل و هاوکۆلێژ بووین بێ کۆ چەند ساڵێکە یەکتری دەناسین بەڵام ئەوەی من ئەو هەستەی هەیتم بەرامبەردووە هەمان ئەوەیە کە وا حەز دەکەم دەمێکە دەدناسم زۆرمان پێخۆشە کە پزیشکێکی کوردی خۆمان لە ئەمریکا ئاها بەو شێوەیە سەرکەوتووە ئەم کاتت باش زۆر سپاس دکتۆر هەست و سلااف بووتە و سلااف بوو بینەرێن کەناڵێ کوردستان 24 و سلااف هەروەسان بۆ دکتۆر هەڤاڵ زۆر هین خەمەکە مەزن هەلگیرن وی ماوەیدا و هەروەسان و زۆر جهود هەبوونە ماوێ سێ چوار هەیڤن چوویدا ئەvە بوو دەمێکی ئەسڕاستی متابع دکتۆر هەڤاڵیژیت کەم دەستخوشیێت کەم هەروەسان ئەس دەستخوشیێت کاریویژیت کەم وەکی دکتۆر و سەرپرشتارێکی یەکسەر ji بۆ چارەسەریە نەخۆشیên کۆرۆنا کوردستانê زۆر سپاس دکتۆر جەگەر سەرەتا مادام با پرسیارەکە یەکەم جار لە بەڕێزت بکەم ئێمە ئەم فترەیە لە کوردستان بارودۆخەکە زۆر خراپ بۆ بۆیە کەمتر تەرکیزمان کردوتە سەر بارودۆخی جیهان دەمانوێت ئێستا ئەگەر پێمان بڵێ لە جیهان وەزعی کۆرۆنای نوێ و بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چه حاڵەتێکدایە بەڵێ ڕاستی لە جیهان شێوەیەکی گشتیەکیان بەرەخۆ بدەینێ هەندێک وڵاتێن دی هاتینە ڕێزن دوێ و سێ و چارێدا پشتی ئەمریکا نوکیان بینین مەسەلەن ڕێژە حالەتین کۆرۆنایە وڵاتن وەکی بەرازیلێ وەکی هەندێ وەکی رووسیا زۆر بەرز بووە تورکیا دیسە هەروەسان وهذا هەندێ ڕادگەهێنیتن کو بیتن تەخیرە ئەنکو گیرۆبوونا دەرکەتنە حالەتین کۆرۆنا الڤان وڵاتان ئەگەرە هەندێ بووە و جیاوازی هەبوونە ناوبەنەوەن وڵاتاندا وڵاتن وەکی ئەمریکا وڵاتن ئۆروپیدا ژبەر جیاوازیên سەفەرە ئینتەرناشنال یعنی بیتن ئەvە بیتە ئەگەرێکی هەندێک و حالەتین کۆرۆنا الڤان وڵاتان گیرۆ بوونە تانوکە ڕاستی ئەمریکا تقریبا ماوەی پشتی 19 هەیڤا چار ئەمگە هەش بوونە گوپیتکی ئەنکۆ پیکە وەبایە کۆرۆنایە و پشتی هینکی حالەتین کۆرۆنای کێم ببوون لێ 28 هەیڤا 5 عیدێک ئەنکو جەژنەکە ئەمریکی هەیە بنە مێمۆریال دەی کو جەژنێدا خەلک گەلێک دەرکێتن و دیسان وەکی جەژنەمایە ڕەمەزانە پیرۆز گەلێک خەلک سوشەل بوون و نزیکە یەک بوون و پێگیری پرێن وایە نەکرد بەداخەوە بوویە ئەگەر هەندێک و ئەڤرو یعنی پشتی 2 هەفتیان ڕاستی مێمۆریال دەی
نزیکی 19 ولایت امریکی جارکا دی کرونا لی دست بکریه و دیسان گهشینا حالت مترسیدارت کرونا و هذا مسجه که بو جهان همیه اگر ام وک خلکک پیگریه پرنمان تندرستی نکن دبیت اگر هندی کو جارکا دی ویروس کرونا بزفری تبا دیسان اف خو پیشاندن تنکرن امریکا بیتن بنا اگر هندی کو جارکا دی حالت کرونا زده بنا بل امریکا و افشان دی تدیتن پترت اتماوی هفتیه که دو هفتیه بهنده زۆر باشە دکتۆر جەگەر دەست خۆش بێ کەواتە ئێمە لێکچوونێک هەیە لە بینی ئەو زیادبوونی حاڵەتەکان لە هەرێمی کوردستان و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بڵین لەبەر ئەوە بوو کە ئێمەش کە لۆکداون هەڵگیرا کە قەدەغی هاتو چۆنەمە ئەو یادە گرنگە هەرچەندە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی کە جەژنی ڕەمەزان بوو لێرە دەتوانین بڵین بە شێوەیەکی بەرچاو قەدەغی هاتوچۆ هەبوو بەڵام لەگەڵ کرانەوەکە دیارە خەڵک کە فوکوڵی ئەو چەند مانگەی کە لە ژوورەوە بوو بەو شێوەیە هاتە دەرەوە کە یەکتریان بینی دەمەوێت لە دکتۆر هەڤاڵ پرسم دکتۆر هەڤاڵ ئەوە لە ئەمریکاش عینی وەزع ئەوانیش مێمۆریال دەیان هەبووە ئەو ڕۆژەی کە یادی ئەو کەسانە دەکەنەوە کە لە پێناوی ئەو وڵاتەدا جانی خۆیان بەخت کردو سەردانی قەبری سەربازەکانیان دەکەن ئاڵای وڵاتیان دەهێن نەخوارەوە مارکێت و شتەکان هەرزانەکەن شتی ینی وەکو چۆن بڵێ وەکو ڕۆژێکی پیرۆز لە لای ئەوان تەمەشا دەکەێت دیارە بەرێکەوتنی زۆر هەبووە ئێمەش پێدوانیە کە ئەم حاڵەتی ئێستا ئەو هەیە ینی تقریبن تۆزێک لێکچوون هەیە لەو بارەیەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئەو لە ئەڵخان ڕابردوش باسمان کرد لە ئەگەر بەپێی زانستی ینی لێکدانەوەی زانستی لە بۆ بکەین ئەو حاڵەتانی کە ئێستا زیادبوونەکە لە کێوە دەست پێ کردووە بە ڕای من لە کۆتاییەکانی مانجی ڕەمەزان لەو کاتێک کە هاتوچۆ تا ڕادێکی زۆر یان قەدەغی هاتوچۆ شیت کراوە ینی تا ڕادەیەک مەسەلەی کار و کاسبی ئەوشتانە ڕێگەی زیاتری پێدرا بەڵام پابندنەبوونی هاوڵاتیان بەداخەوە و تێکەڵبوونی زیاتر و کردنەوەی مزگەفتەکان و کلەساکان و زۆربەی شوێنەکان بەڕاستی هەتا مەسەلەی خواردنگەکان کە تا ڕادەیەک لە هەندێک شوێن ئاسانکاری زۆرم بۆ کرا ئەوانە هەمووی بڵێ هۆکار بوون کە لەوانێ مانجی ڕەمەزانی پیرۆزیش و نزیک دەبوو لە کۆتاییەکانی و لە جەژنی ڕەمەزان ئەو کاتیشکە خۆمان دەزانین ساڵانە خەڵک زیاتر دێتە دەرەوە خۆی ئامادە دەکات بۆ جەژنە ئەوانە بەڵێ هەمووی هۆکار بوون ینی تقریبن ئەوە ڕاستە بزڵت کە لێکچوونێکی تاو هەیە لەگەڵ ئەو باردۆخی کە لە ئەمریکا و لە زۆر شوێن تریش لەوانێ لە چەندین وڵاتی تریش بە هەمان شێوە کە یادێکی لۆ شێوە دەبێتن بێگومان کۆنتاکت زیاتر دەبێت ڕاست من حەزم لێ دکتۆر جەگەر بگەڕێمەوە پرسیار بکەم لەسەر ئەوەی هەواڵی تازە چییە لە ئەپرۆچی یان بڵێن ئاڕاستەکردنی چارەسەر گەڕان بە دوای ڤاکسین ڕێنمایی نوێ چی شتێکی تازە هەیە کە بەڕێزە دوو کەسێک کە بەشێکی پسپۆڕێکەشت لەوەیە کە لە پەتازانیە خوێندوتە هیچ ئەمەلێکیان تیابینی هیچ شتێکی تازە هەیە کە جێی سەرنج بێ بۆ ئێمەی بڵێ بله دکتور هست راستی تانو که از بیجم جه داخله چه واکسین بردستینش بو خوپارستنش ویروس کروناه هر وصان چه چارەسەریان اگجار کاریگرنینش بو چارەسەری حالتان لزور چارەسەری نوکت بنتقی کرنه دانه هر وصان واکسین جی بیتن دیماهیا و ساله 2020 آنجی دیماهیا ساله حتی نيفا صالة بهت يعني خلال 6 مانغان حتى صالة كبهت احتمال بردز ببيتن اگر هاتو تاقي كرن سر فاكسيني دركتن كو بزيانه فاكسين وهر وصل كاريجرج بو پراستنا خلکیش ویروس کرونا لأز خستخانه جونز هاپكنز راستی مدفتن از خبره که بگه این مجنابه و کو گلک جاره خلکی بسیار متکر وک شخصیت گوتی باشه اگر ویروس خوب گهریتن انکو میوتیشن تدا چه ببن انکو طفره تدا چه ببن ارده واکسین یک کارگر بیتن یان نه راستی اف بسیارت جه خودایه چونکه الدسپیکا و با کرونا الولات اوروبی تایبتی ایسلندا گود بو پترش پنجی گهرینا چه بونه ات ار ان ای ویروس کرونا ده هر وصل بریتانیا جو بو پترش صد گهرینا چه بونه لورا افرول دفمال جونز هاپكنز تقريبا ما مازنترين ستادي كرير سرانسر جهانه 20000 سامبل هاتين وركرتن يد كورونا سرانسر جهانه دا برای خوب بدینه که چند اف گهرین چید بن ویروسی داد کارگرن و اتمازنن راستی جه خوشیه بود دلخوشیه بود و پیش بینه که باش هیا و جه تفاعله که مدیتیه که
برا بتري فان جوهرين تشيبو فيروس كورونا دا زور كارتيك انكو جوهرين كيمن ونات كاريجرن بيتشواني فيروس انفلونزا كو بشويه كي بردوام تهتا جوهرين بتاجر هندك وام هر سال فاكسينا كي نيدر بخيم بو فيروس انفلونزا بيتن فيروس كورونا زور بطيء تهتا جوهرين واف جوهرين تشيبو ناتشونا سبايك بروتين دا بروتين الرخن فيروس كورونا يكون بيتا تارجت فاكسينان تانو که نهات یا گوهرین و اول راستی جهت الخوشیه چونکه اگر واکسینه که ما در خستو اف واکسینه کارگر بیتن اف واکسینه با مواکی دریج پروتکشنه که انکو خو پاراستنه که بدت خلقی که اش ویروس کرونا بالنسبه خبره که دیل سور الدور چهار سریان درمان ملاریه و که هیدروکس کلوروکوین و کلوروکوین دیار بو یکو هیچ فایده یک نینه ان سود نینه بو چهار سری ویروس کرونا وهيك دكتور هاس برتبه تنجي بري دومانج هل البرنامج ده موجود بو زور جومان سر استاديا فرنسيها يعني چونكي اف استاديا فرنسي هاد بو كيرن سر 26 كسام بتنه هر وصل دوسي كسا كاجي امر خودي كربو انكو مربون ونهض بنا تحليل كيرن استاديا ده كو بو جه جومانا كمازنو ديسان بري حفتيه كي ديار بو يكون بيتن حتى داتا ان فرنسيجي دسكرت بن ندرس بن استاديا كادي هاد بوكيرن بنا ريكفري ترايل البريطاني هاد بوكيرن هو ديت يكو بترش 4500 كسان تلا بجدار بنا وديت يكو هيدروس كلوروكوين شو فايده نيناش بو جراسريا فيروس كورونا ودبيتن زور مترسيجي هابن تايبتي مضاعفات جريداي ايشن ديليفا لورا اف استاديا فرنسي هات يا فاكيشان جورنالا يا بزيشكي انكو يا نوجداري ونكال امريكا ام بهيك شواكي كلوروكوين هروس كلوروكوين نادينا نساق الكورونا الا هير جزء بتنش تجربه كي انكو طاقي كرنكا بزيشكي او غير بس نستاندرد جبو جراسنا ريوان خالا قادير انسان هروصان ازبجم كردستان يجي درمانا كي دن بجني ريبينوفير ريتينوفير كو بجن دو درمانت دجا فيروس سنه بله دجا فيروس كان بله بالضبط بله اوجي ديسان ديار بو يكو هيج مفانينش بو جراسريا فيروس كورونا ونكال امريكا نهت بكار انان جبو حالتان درمانا كي بين الريمديسفير او نكا هاتيا باسنكرنش لا اف دي اي فاك واجنسيه كامريكيه جبو باسنكرنا درمانان وديت يكو فايدك هي ل بوچونا من التايبات وبوچونا هندك كسنديم بسبور بيتن اف كاريجيريا جي نجلك يا جرينج بيتن چمكي ديت يكو اف كسن درمان ريمديسفير ورد جرن 11 روجا من نخوش خانه و افت نور گیرن 15 روجات میرن یعنی بس 4 روز فرقن و دیسان رژیم مرنه هند جواز نبوید تنور هر دو گروپ آندا لی بیتن اف درمانه بیت بکار اینان گل درمانه کی دیکو بنتاقی کرنه بیتن کارگری درمانه کی تر هي دوني روسيا دكتور جاگر باسیان کرد بس دەمەوێت ئەو زانیارانی کە ئێستا بەڕێزتدا بە حکمەوەی دکتۆر هەڤاڵ لێرە لە بەشدارە لە چارەسەرکردنی نەخۆشەکان دەمێ بزانم ئەو زانیاریانە دکتۆر هەڤاڵ ئێوە تا ئێستا هایدرۆکسی کلۆرۆکوین وابزانم بیدایەت بەکارتانێنە دوای پیانوتن واز بێنن بەکارمێنن ئێستا چکم نەزانم ئێوە بەپێی گایدلاینەکانی کە لە بەغداوە دێ کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاڕاستەتانەکرێ بە تو پێمان بڵێ ئێستا وەزعەکە چۆنە لە دەرمان بەکار بەپێی ئەو پرۆتۆکۆڵێکی هەبوو بۆ چارەسەر لە مانجی سێ تاوەکو ئێستاش دوو پرۆتۆکۆڵی سەرەکی یعنی بە دوو نووسرای فەرمی لە وەزارەتی تەندروستی عێراق بەغدا و بە هەمان شێوە بەڕێزامەندی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمیش لە هەردووچیان هایدرۆسی کلۆرۆکوین مایە هەڵنەگیرە لەوەی یەکەمیان ئەزیترۆمایسینیشی لەگەڵ بوو بەڵام لەوەی دوم ئەزیترۆمایسینەکە نەمایە بەڵام مەسەلەی هایدرۆکسی کلۆرۆکوینەکە بەڕاستی ئەو کاکتۆر باسی کرد دەستخۆشبی ئەمن هەروەکو کتێبینێک نووسی بوون کە ئەو پرسیار ئاڕاستی جەناوی بکەم لەناو خۆمان وەکو پزیشکان لێرە پزیشکانی پسپۆر لە پسپۆری هەنا و پسپۆری هەناسە و سینگ ئەوان تر کە طب مجتمع بەڕاستی کە باز دەکرێتن ئەوە ینی هیچ ئەوەی کە بە خیبرەی خۆمان لە خەسانەکان چەند ئەوە نابتە قابلی ئەوەی کە بەڵام ئەوەی خۆمان دیتمان وەکو ڕێیەکە ئەوە ینی قسەی لەسەر دەکەین ئەوانەی کە ئەو علاجیان وەرگرتە هایدرۆسی کلۆرۆکوین لەگەر ئەوانەی کە وەریان نەگرتە هیچ فەرقێکمان نەدیتە ینی چونکە شەخصە بەڕاستی خۆی ڕەفزی کردەوە وەکو نەخۆش ئەو علاجە وەربگریتن و بە هەمان شێوە وەکو ئەوانەی تر و حالەتی وامان هەبوو زووتریش چابوویتەوە مانەی ماوەی مانەوەشیان بەڵێ حالەتی وە هەبووە هایدرۆسی کلۆرۆکوین وەرنەگرتیان ئەو علاجە زووتریش چابوویتە لەوەی کە وەریگرتیان حالەتی وامان هەبووە تەندروستی باشن بە 2 هەفتە لە پرۆتۆکۆڵی پێشتر وابوو بۆ ماوەی 2 هەفتە وەریگرتێ لە زیات هەفتە کەچی هیچ سوودێکی وای لێ نەدی بەڕاستی لەبەرەوە ئەم ڕێی شەخصی خۆ
وەکو پزیشکێک تەناڕی خۆمە هایدرۆکسیکلۆرۆکوین لەو پرۆتۆکۆڵێکە هەیە علاجێکی زیادە بەڕاستی و مەترسی هەیە لە بەکارێنان بە تایبەتی لەوانی کە نەخۆشی دڵیان هەیە لەوانی کە بە تەمەنن چەندین نەخۆشی درێژخانیان هەیە کە لەوانێ بتە هۆی ناڕێکی لە لێدانی دڵ و کە گرفتی زۆری بە دروست دەکات بە تایبەت لەگەڵ هەندێک علاجتر ئەگەر بێک و کۆ بکرێنەوە کە مەترسی زیاتری لەوەی کە سوودەکەی هەبی لەبەرەوە خۆم شخصی خۆم لەگەرنی ئەوەتان وەکو فیدباکێ داوەتەوە بە بەڵێ وەزارەتی خۆمان بەغدا WHO ئەمە وەکو ئەوەی لە سەر و خۆمان ڕاستی ئیتر ئەوانش لەگەڵ وەزارەت و لەگەڵ WHO ئیسەرەوە ئەمڕۆ دکتۆر سامان وەزیری تەندروستی لە بەغدایە بوو و لەوانەیە پاشکەمێکی تر بگاتەوە هەرێمی کوردستان ئەو کاتە پێم وایە کۆنگرێکی ڕۆژنامەوانیش ساز دەکات دکتۆر جەگەر وەزیری تەندروستی هەرێم چوو بۆ بەغدایە بۆ وەرگرتنی نوێترین زانیاری و هەروەها بۆ هاوکاری بۆ وەزارەتی خۆشمان بێگومان کە بگاتەوە لەوانەیە لە کاتی بەرنامەکە ئێمە بێیان پاشتر بێ کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەکا بزانین چی تازە هەبووە بەس من بزانم دکتۆر هەڤاڵ نازە من پرسیارێکم لە مێشکایە بۆ دکتۆر جگەر ئەگەر تۆش لە هەمان ئەوە لە خەیاڵا بێ دەربارەی بەکارهێنانی پلازمای نەخۆشی چاکبووەوەی توشبوو یان بڵین توشبووی پێشووی کۆڕۆنا لەوێ چ باسە دکتۆر جەگەر بەڵێ ڕاستی نسبەتی فەگوهاستنا پلازمایە ئەشکی جارێکاتیشمە بەرنامەی بێتەدا گوتی فکرەژی ئەوان و هەزرژی ئەوە و ئەف کەسن تووشی ڤایرۆسی کۆڕۆنایە بووی هەندێک کەرستان چێریکەن بێژنێ دژەتەن و ئەف دژەتەنە تێنە ڕاکردن و پلازمایدا هەنە و تێنە ڤەگوهاستن بوو کەسن جۆرێکی قرس و گران هەیەش ڤایرۆسی کۆڕۆناش بوو هێزکردنا بەرگریەوان دژی ڤایرۆسی تانوکە پترش 7000 جرعان هاتینە دانل ئەمریکا و پترش 5000 نساخان پێ هاتینە چارەسەرکردن یا خاڵە ئەیکی کومەدیتی ڕاستی زۆریە سەیفە ئەنکویە بێزیانە چونکی ترسێک هەبوو و احتیمالە ببیتە ئەگەر هەندێک و هەندێک مزاعفاتی سینگ ئەن سیەکان هەبیتن بەکی بتن تراڵی و احتمالا جانب دکتوری پێ ئاگەهات لێ تانوکە ڕاستی چه حالەتن هۆسە نەهاتینە دۆکیومنتکردن و هاتینە بەلافکردن ئەوە جێ دڵخۆشیە لێکە چەند کاریگەرە تانوکە ترایلن ئەمریکی دیمایی نەهاتینە و يعني نهاتنا ببلش كرن نهاتنا بلاف كرن لورا راستي ام نشين از من فكره يسال هيا بس اس نشم وكسك الكربون ديك الجونز هوبكنز اس نشم في هزرب دم جنابي ولسر ميديا چونكي فيابيتن ام سي حتى 4 هفتين دي خو بگيرين حتى كو كنت بجن انجامن دسبيكي بين بلاف كرن یک استادی کو بین کنترل ترایل کت تاقی کرنه که کنترل کری هات بو کرن الچینه دیار کریه کو انجام زور باش هنه جبوب کار اینانا پلازمایه لدیسه استادی هات راوستاندن چونکی حالت كنت بجن يدجران الصينية هند زيداني نجبر هندي جماروان كسان أفيد بتفي بين جراسر كيرن كين بون أفصليها ترى وسطاندن لأفصليها ديسان نشانة كدجين تماكو كاريجريا كي هر وصل أمريكا جورا كدي علاج تيتا تاقي كيرن أو جد بجنة هايبر إميونوغلوبولين ثيرابي يعني شنو كنت بلازما يهمي راكي تدي هماتشي بس دجتنان راكي بشوية كتشروي مركز ودي فاجو هزي بو أو كسن جورك قرصي الفيروس كورونا وديار بيتن كو احتمال أبهش باشترجي بيتنش بلازما ليه تشكي ما تش ترى ديت كاريجر بردسنينا بس أجر أنجامكتان لزانكوي جونز هوبكنز أجر أنجامك دڵخۆشکەر بوو بێ بەڵێن مان پێ بدەی زوو خەبەرەکەمان بدەی ئەو پاش ئەو 3-4 هەفتەیە سەرچاوە چاو خۆش بێ دکتۆر جەگەر هەر مادام تۆشمان لەگەڵە من ئێستا مەسعود محەممەد وەردەگرم پامنێری خۆمانە لە دوهۆک ئەو پێم وایە هەواڵی هەیە دەربارەی چاکبوونەوەی چەند توش بوو یەک مەسعود ئەم کاتت باش لە دوهۆک چی دەگوزەرێ دەمیاش باش بیتن دکتۆر دیارەدی ڕۆژ بۆ ڕۆژیام هەوڵداین خەبەرێن خۆش بدەینە خەڵکی خۆ بێگومان ئەف خەبەرێن خۆشی پشتی چارەسەربوونەوانە ئەف کەسێن کو توش بن چارەسەری وەردگرن دەمە کو نەخۆشخانە بجێت هێرن هەر کەس چاوەڕێی وان و چانە بەڵاو بکەین ژبەر جەبرکەنیش پێشە چەندەم ژمێرەکان کۆمەکە دیە هەلگرن کۆرۆنایەک و هەژمارەوانە هەش کەسن پشتی چارەسەر بووین نەخۆشخانە بجێ هێلایە نوکەدا هەژمارە چارەسەر بووین کو نەخۆشخانە بجێ هێلای بوونە 44 کەس یەک جوان هەش
هشت کسین که ابروکن خوشخانه بجه هلای بگمان یک شوان نخوشام بویا که جار و بارا روشاوی تک چو یعنی دو سه جارک اکسیژن دست کرد با هات دانان جبرویج یعنی هتانو که جبلیوان 44 کسین که هاتینا 4 سر کنه هشت 64 کس دی متنا و دو نخوشخانه داماینه بگمان که روزانه انیشتای پزشکان و اوجیتنا 4 سر کنه بگشتی هتانو که ما 108 توش بو هینا وان 108 کسان جی تستخواش و حتانو که یک کس سلانسری پرزگاه دو که صدام کرونا نمیریه جان خواهی جست ندایم روشا یک شوان خراب بود که چکا 31 سالی بود یعنی وان چند روز در باز بوده جدی وردی روشاوی جواد گریت یا پیشتر یعنی هدی روشاوی آساید بیت و روشاوی برای باشی و چیتن دکتر من هاجی ها یعنی تدگل مهوانت خو بحث ورگرتنا پلازما خوینیت کرد یعنی الفریجی من افشتا گلبیه الباجر دو که دیاره برینو که چند پزشک یک توج ببوینه یک شوان پزشک بویا کارویه که دیجی دکتر بویا دکتر زانینگه بویا زانکو بویا دیسان جهل گره که دیکو خلق آخر بویا یعنی یوامن بهستی جوان هر سه کساخ خینوان هات یا ورگرتن یا کو پلازما خینی جبت ورگرتن طیبتی هاتو بو ورگرتن دابو وک 41 سالی بیت و گواستن دیاره کو حالت تنگاف دا و من زانی کو اف کریارات انجام دانه لی روشای باج بویا برویج و هل گرتیا دا کو اگر هاتو روشان هندکش توجبنی تک بچیتن کار سروی بیت کنه از خاصم دبیا مجب شگدی بکم یعنی روز بروز یعنی هجمان اف کسین کو تنا کارانتینا کرن دیاره کو پشکنی جروجانه تنا کرنه الاشتباش الدهو کی او حتانو که هر کسی که برکفتن یا گمانت گل دابویا یک سرش لای پزشکان و دیفچونه بوده تکرن پشکنین بوده نکرنه جبرویجینو که رجایا توجبون الپارزگادو که برات گل پارزگندی کیما لی رجا کرانتینا کردن سرانسری پارزگادو که گلک زیدایی هیات گل پارزگادی که حتانو که 6155 کساتینا کرانتینا کردن و گاویجی نزدیکی 1107 کسات کرانتینا و مانا دکتر از داوود خازم ماجوه چند کم هین دکترن هین باشتر زانن لگوری افزانیاری که دست مکاتینا لگوری وان آمارتنا بالاف کردن هر 100 کسین توجبوی 2 تا 3 کسات مرن خوشحالی و یعنی حتانو که دهو که کوف رجا درباز و یعنی پتری 100 کس 108 کس توجبوینه هیچ کسک نمریه و روشا همی آجوک من آماجه بگیربتنه یا 2 کسا یک شوانا نخوش خانم جهلا اف که 31 سالی جا روشاوی گلک باج بویا بگومان اوجی با حولا ماندی بونا پزشکان ود گریتن کو شاو روزن خود کنه یکش بو پاراستنا جیانا توجبویان سپاس بخوا والله مسعود بێگومان ئەو ڕێژەی کە تهدید دەکرێت دەربارەی ئەوەی کە لە هەر 100 کەسێ ئەوەندە گیان لە دەست دەدا بێگومان ڕێژەیەکە بۆ ئاسانکردن بۆیە ئینشاءڵڵا ئەگەر هاتوو هاوڵاتیان پابەت بن ئەگەر ڕێژەکانیش بەرزێتەوە تەمەنای ئەوە دەکەین لە 300 و لە 400 کەس گیان لە دەست نەدان نەک لە دووهۆک لە هەموو پارێزگاکانی تر زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئاگات لە خۆت بێ ئینشاءڵڵا هەموو لایەک هەر سەلامەت دەبن دکتۆر هەڤاڵ دەچمە سلێمانی ئەویش هاوکارمان ئارام بەختیار لێ وەردەگرم هەر چەندە تازە هەواڵێکی بەپەلە هەبوو کە بەداخەوە توشبێکی تر لە پارێزگای سلێمانی بەهۆی کۆڕۆناوە گیانی لە دەستدا ئارام ئەم کاتت باش ئەو زانیاریە پشت ڕاستکراوەتەوە یان سەرچاوی هەواڵەکە لەکوێوە وڵا دکتۆر سلااوتان لێبێت ئەو توژبووی کە کەمێک پێش ئێستا لە سلێمانی گیانی لە دەستدا ئافرەتێکە تەمەنی 65 ساڵە سەرچاوێک لە تەندروستی سلێمانی تایبەت بە کوردستان 24 ڕاگەاندەوە هەواڵە بەڵام ئەو ئافرەتە توژبووی کۆرۆنایە بەڵام هێشتا پشکنینێکی دیکە ماوە پشکنینێک دوایەوەی کە گیان لە دەست دەدەن پشکنێکی دیکەیان بۆ دەکرێت ئاخۆ بزانین نەخۆشی دیکە هەیە بۆ یان ڕاستەوخۆ بەهۆی کۆرۆناکەەوە مردووە دوای ئەوەی کە ئەو پشکنینەشی بۆ دەکرێت دواتر بە فەرمی ئەنجامەکەی ڕدەگەن بەڵام ئەمە لە سەرچاوێکی تایبەتەوە ئێمە توانیمانە ئەومان دەست بکەوێت کە ئافرەتێکی دیکە بە کۆرۆنا گیانی لە دەستدا بەمەش ئەو کۆی ئەو کەسانی کە لە سلێمانی بەهۆی کۆرۆناوە گیان لە دەستداوە گەیشتە 32 کەس هەر ئەمڕۆ 3 کەسیان بە فەرمی ڕاگەاندرا شەوی ڕابردوش 2 کەس و ئێستاش کەسێکی دیکە ئەمەش دەبێتە زۆرترین ئاست لەسەر هەرێمی کوردستان لە سلێمانی حاڵەتەکانی گیان لە دەستدان بەهۆی کۆرۆنا هەروەها جگە لەمەش لە سلێمانی ژمارێکی زۆر توشبوو هەیە ئەمڕۆ لیژنەی ئۆپەراسیۆنەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە شاری سلێمانی کۆبوونەوەیان ئەنجامدا کە چەندین ڕێنمایی تایبەتیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شەپۆلی کۆرۆنا خستە ڕوو کە یەک لەوانە کە نەخۆشخانە ئەهلیەکان خۆیان بۆ ئەم قۆناغە ئامادە بکەن چکە ئێستا شوێن لە نەخۆشخانەکان کە تایبەت کراون بە کۆرۆنا لە شاری سلێمانی بەتەواوی
ینی قەپات بوون و نەماونش ناتوانن دیکە ئارام ئەگەر پێمان بڵێ ببوورە پێت دەبڕم بەرزبوونەوەی ژمارەی توشبووان و گیان لە دەستدان کاری کردوتە سەر ئەوەی کە ڕێژەی پابندبوون لە پارێزگای سلێمانی ئیشەڵا باشتر بێ و خەڵک زیاتر پابند بێت تۆ خۆ بە ڕۆژ دایما ینی بەهۆی کارەکەتەوە زۆر شوێنەکەی ئایا پابندی خەڵک زیادی کردووە؟ بەڵێ زۆر بە دڵنیایەوە ینی پابندبوونی خەڵک تا ڕادەیەکی زۆر زۆر باش زیادی کردووە. من ئێوارە ئەمڕۆ لە نێو بازاری سلێمانی بووم ینی هاوڵاتیەکی زۆر کە هاتوبوونە بازار تا ڕادەیەکی باش ڕێکارەکانی خۆپارێزیان کردبوو و دەستکێش و دەمامکیان بەکاردەهێناوە زۆر قەڵەباڵق نابوو ناچوونە ناویەک و بازارەکانیش بەگشتی چۆڵ بوون ینی هاوڵاتیان زۆر ڕێن لە بازارەکان ناکرد ئەوانەی کە کارێکی زۆر زۆر پێویستیانە بوو ناهاتنە بازارەکان وە جگە لەمەش ئێستا لە سلێمانی کۆمەڵێک گەنج کۆمەڵک ڕێکخراوی خێرخوازی هەستاون بەوەی کە بەستنی دەمامک و دەستگەش بکەن بە کەلتور بە خۆڕایی دەمامک و دەستکێشیان دابەش دەکرد لە ناو بازاردا بۆی کە هاوڵاتیان ئەمە بکەن بە کەلتور چکە ئەگەر نەکرێت بە کەلتور هاوڵاتیان خۆیان نەپارێزن ئەوە وەکو پارێزگاری سلێمانی ئەمڕۆژ ڕایگەیاند ئەوە چاوەڕێ دەکرێت کە کارەساتێکی مرۆی لە سلێمانی بەڕاستی دروست بێت چکە حاڵەتەکان زۆر زۆرن ڕێژەی توشبوان بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکەن ڕۆژانە ئەنی ئامارەکان دەبینێت بە تایبەتی ئەم شەوان ئامارەکان ڕدەگەێنن حاڵەتەکان 50 چەند شەوی پێشێشدا 100 حاڵەت ڕاگەێنرا ئەمەوە دەکات کە قۆناغەکە قۆناغێکی زۆر هەستیار بێت و ئەو کێشەی کارگی ئۆکسسیجینەش وەکو لە گەشتەکانی ڕابردوش باسمان کرد چارەسەر کراوە وەزارەتی تەندروستی بڕی 26 میلیۆن 26,150,000 دیناری تەرخان کرد بۆی ئەو کارگەیە بکەوێتەوە کار و ئۆکسسیجین هەواڵێکی خۆشە ئارام دەست خۆش بێ زۆر زۆر سپاس ئاگاداری خۆتان بن سپاس بۆ زانیاریەکانم پێمان خۆش بوو دکتۆر هەڤاڵکە دەڵێ لە سلێمانی پابەتبوونەکە زیادی کردووە چکە بەڕاستی ڕێژەکە لەوێ بە تایبەتی گیان لە دەستدان هەرچەندە کە ئاماژەی پێکرد دۆزینەوەی کەیساتی نوێ مقارنتن بە هەفتەی پێشوو کەمترە ینی ئەوەی کە لە ڕۆژانە ئاماژەی پێکرێت بەس من دەمێ بزانم ئەمەی ئێستا هەیە وەکو ڕێکارەکان کافیە یان تۆشتی تر لە خەیاڵە هەیە ینی ئەوەی کە دەیبینی لە ناو نەخۆشخانەکان پێویستی بەشتی تر هەیە هەرچەندە تاکید بووم لەسەر مەسلەی پلازماکە دویست قسەیەکی لەسەر بکەی بەڵام بە ئەو بمێنێ بە ئەو پرسیارە لە تۆ بکەم ئەم شەو مەجاڵی وان نەبوو تۆ زۆر ئاساییە بەنسبەت ئەو ڕێکاری کە لە سلێمانی باس کرد پامێنەوە بەڕاستی جێ دڵخۆشیە ئەویش احتمال لە مەسلەی زۆربوونی ڕێژەی مردن کاریگەر هەبوو بی کە خەڵکێک ئێستا قەنەعات بکاتن کە فعلەن ئەو مەترسێکی جددیە دەبێت بۆی پارێزی و هەروان ئەوڕۆ جێم لێ بوو کە لە قەزای چۆمان کەویش بەداخۆ ژمارەیەکی زۆر توشبیان هەبوو ینی خەڵکەکە خۆی بەبێ ئەوەی هیچ بەشی زۆری نارێم هەمووی بەشی زۆری بەبێەوەی هیچ ڕکارتونکردنێک هەبێتن بەڵام خۆی پابند بوو بەشی زۆریان پابند بووینە بە کەمبوونەوەی دەرچوون ئەگەر لە کاتی زڕوو نەبێ کۆبنەوەکان تێکەڵاوبوون کەمتر بووە و پابندبوون بە دەستچێش بە ماسکەوە جێی دەستپۆشە بەڕاستی بەڵام ئەمە نامانێت بگاتە ئەو حدەی کە لە شوێنێک نەخۆش یان دەستژیانکردنەکان زیاد بکرێت یان خوانە خواستە ڕێژەی مردن بەرز بێتەوە ئەو جا پابند بوون بێت دەمانەوێت بەر لەوەی بگاتە ئەو ڕادەیە پابندبوون هەبێتن و خەڵک پابندی ڕێنماییەکان بێتن بەنسبەت ئەوەی کە دەڵی ناو نەخۆشخانەکان ئەو پلانی کە ئێستا هەیە بەڕاستی ئەم شخصی خۆم تێبینیم هەیە لەسەر ئەو پلانی کە ئێستا هەیە ئەوەی کە هەیە ئێستا مەرزنی هەر ناو نەخۆشخانەکان ینی ئەوی ئێستا ئەو پلانی کە جێبەجێ دەکرێت کە ئەرکەکە بەشێکی زۆری لەسەر هاوڵاتیانە چونکە من هەمیشە پێم وایە وەکو تۆ ئاماژت پێکرد شوێنێکی وەکو چۆمان ئێستا ئەوە ئارام لە سلێمانی دەڵێ پابند بوون خەریکە زیاد دەکرێت بە عام لە هەرێمی کوردستان هەست دەکەی کە خەڵک ماسکە بەستێ مەبەستەکەی من لەوەیە ئەوەی کە ئێستا ئەو هادەڕوە گونجاوەیان تێبینیەکە چیە لە بەڵێ ئەوەی کە هەیە ئێستا بەڵێ گونجاوە پێشتریش باسمان کرد کە ناکرێت لە شەو ڕۆژێک بڕاستی ئەوەی کە هەیە بێک جاری بگۆڕدرێتن ئەو ئەمە دەمانەوێت بە شێوەیەکی تەدریجی هەر خۆشی وایە ینی خەڵکەکەی لەوانێ پابند نەبێت تا قەنعاتی دێتن هەموو ئەو ڕێنماییانە هەموو ئەو ڕوونکردنوانە بۆ ئەوە خەڵکی قەنعاتی بێ سەڕی ڕاستەکەی بڕۆنکەوەی ئێستا هەیە ژمارەکە زیاد بکەێتن یعنی ئەوە جێگە دەستخۆشیە بەڕاستی جێ هیوایە کە بەو شێوەیە بڕاتن ئەوم بەستین بوو زیاتر لە جگە لەوەی خەڵک بەڵام لە ڕووی چارەسەریشەوە بەڕاستی ینی ئەو پلانی کە پێشتر هەبوو ینی بۆ کاتی خۆی زۆر گونجاو بوو مەسەرەی ژمارەی نەخۆشکەم بڵێ بکە ژماری نەخۆشکەم بوو
ڕێژەی فحوسات زۆر کەسێک کە دەستنیشان دەکرا کە سوکارەکەی ینی ئەوەی کە کۆنتاکتی لەگەری هەبوو هەمووی بانک دەکرا بۆی فحسی لەوە بکرێتن بەڵام ئێستا لەبەر ژمارەکە زۆر بە بەڕاستی ینی لە هەموو گەڕک و لە هەموو کۆڵانێک لە هەموو شوێنێک هەڵگری ڤایرۆسەکە هەیە ینی ئەوە نابی ئینکاری بکەین دەبێت اعتراف بە واقع بکەین لۆی بگەینە نەتیجەیەکی باش بەدەست بێن چونکە گەر ئینکاری بکەین ناگەین نەتیجەیەکی باش مادەم هەیە لە ناو خۆمان لە زۆربەی شوێنەکان هەیە بەڕای من دەبێت پلانەکە بۆ کاتی ئێستا بگۆڕدرێت بۆ کاتی خۆی زۆر باش بەڵام ئێستا دەبێت بگۆڕدرێت بەوەی کە بەڕای و پزیشکێکی چارە سەرکاری وەکتۆ بۆ کە لە کۆڕۆناوی پێ دوایە چی بکرێت باردۆخەکە لەناو نەخۆشخانەکان دەبینین بەڕاستی باشترین حل بۆ کاتی ئێستا بەڕاستی لۆی ئەو ئەرکە زۆرش کە بەڕاستی ئەرکشی زۆر قرسە لەسەر حکوومەت کە لەوانەیە پێی نەکرێتن بەڕاستی ئەو کەسانی کە نیشانەی نەخۆشەکان هەیە سەردای نەخۆشخانەکان دەکەن فحس لە بۆ ئەوانە بکرێ و تەنها ئەوانە داخلی نەخۆشخانەکان بکرێن ئەوەی کە نیشانەی هەیە ینی بوورە هیچ نیشانەیەکی نییە بەڵام پۆزتیڤە ئەوانە بە میکانیزمێک دابدرێت کە ناچار بکرێن لە ماڵەوە بمێنەوە لە ماڵەوە خوان بمێنەوە لێ لە ڕێگەی ئۆنلاین کە هێڵێکی گەرم هەبێت پەیوەندی بکەن ڕۆژانە ئەگەر پێویستیان بەوەی هەبوو کە بێنە خەستەخانی ئەو کاتی بێن ئەگەنە پێویست ناکە بێن ئەو ژمارە زۆرە بەڕاستی هیچ خەستەخانەیەک تەقبولی ناکاتن و جگەلەوەی من دڵنیامە ئەوها بڕوە حتا ڕێژەی فحسکردنیش ئەو سوابێک کە وەردەگیرێتن ینی تەقبول ناکە مختبەر لە شاری هەولێر مختبەر مرکزی لەوانەیە نتوانێت ئەو زەقتە زۆری لەسەر فحس بە هەم کەسێکی بکە لەبەرەوە بەڕای من ئەوەی کە تەنها هەڵگرەکان لە هەرێمی کوردستان لۆدێکی زۆر نائاساییان لەسرە ینی تەنانەت کاریگیردۆتە سەر ئەوەی کە جاروبار ئەنجامەکان زۆر تاخیر بێ ینی من ئەوانەی زانیاریم هەبێ لە هەندێک پارێزگا 72 ساعت ینی ڕۆژانەش ینی وەکو ئاماژەی پێکراوە هاوکارانم لێ ئاماژە پێ دەکەن دەڵێت 2000 لە بۆ 3000 سامپڵ هێشتا لە ناو سارکارەوەکانن ینی هێشتا ئیشی لەسەر نەکراوە چۆن وەرگیراوە لەوێ دانراوە بەڕاستی ئەمەش بیرۆکەیە کە بەڵام پێم وایە کە ئەبێ زۆر بەوردی ڕەچاوی لایەنە کۆمەڵایەتیەکان ڕەچاوی شوێنی و دانیشتنی ئەو کەسانە منیش دەنگی خۆمەخەمە پاڵدانی خۆت بە ئەوە نەبێ دەستمەوە لای دکتۆر جەگەر ماوەیە کە چەند شتێک بڵاو دەبێتەوە و ڕێکخراویت بە ناوی ڕێکخراوی تەندروستی هەندێک جار بەڵێ فعلەن ڕێکخراوی تەندروستی جیهانیش قسەی لەسەر کردووە دەربارەی ئەوانەی کە نیشانەیان نییە ئەوانەی کە پیانەوتە سوپەر سپرێدەر ینی ئەوانەی کە هیچ هەستت پێ نەدەکردن و دەهاتنە تەنیشتەوە و ئەگەری توشببوونیان بە حساب بەرز دەکردەوە ئێستا ئایا دەنگۆیەک هەیە لەوەی ئەوانی نیشانەیان هەیە وەکو ئەو توانایان نییە لە چاو ئەوانی کە نیشانەیان هەیە نەخۆشیەکە بڵاوکەنەوە ئێوە هیچ زانیاری زیاترتان هەیە لەسەرەوە یان تێبینی تۆ چیە لەسەر قسێ بەڵێ ڕاستی یعنی لە دوانەکە زۆرە سیر بوو یا غەریب بووش ڕێکخراوە تەندروستیە جیهانی سنتەرێ کۆنتڕۆلکردنە نەخۆشییانان کە CDC ئەمریکی زۆریە ئاشکرایە و ئەف کەسێن نشان الدفني بجي اسيمتوماتيك انجي بريسيمتوماتيك يعني نشان الدفنينه بس باش ينقل ديار بن عندك جهنك يعني تماما نشان لديار نابن افكاسا تشجيا وازلنا بنا فاكاسا دانينا وافكاسن كود نشان دفيج بو فاغو هاستنا فيروسي بلكي افيت بريسيمتوماتيك يعني افيت نشان دفني افرو بس باش فتره نشان دف ديار بن بلكي فان كاسان راستي دروجا بري نشان لديار بن بتر شان هنا وتقارن فيروسي فاغو هيزنج كاسن كون نشان جيل دفعي افيت هيش نشان دفني باش نستديا كالبكرون الهارفارد والبستوهشتي هيفا بينش هاتيه يعني بريدو حفتيان هاتيه بالافكرين الكوفارا ساينس دا يا بنافو دنج يا زانستي ديار كريكو افكاسن كو اكجار نشان دفني بماوي بستو اك روجان شين اند كارن فيروسي فاغو هيزن حتى أنتوني فاوتشي جي بري دروجان دركتو قلتي أبد يعني بيجريه رێکخراوە تەندروستیە جیهانی ناکەین هیوادارم ئەوەی فاوچی و توێتی نەچێتەوە ناو چوارچەوەی ئەوەی کە ئەو ناڕەحەتیەی لە بینی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئەمریکا هەیە حتمما خۆشت هەست پێکردیە بەڵام بەڕاستی ئەو قسەیە کە دەڵێ ئەوەی نیشانەی نەبێ و نایگوازێتەوە ینی بە هەمان شێوە بۆ ئێمەش جێی سەرسوڕمان بوو ینی چۆن خۆی لەوانێت مەترسیەکە لەوەیە بێت بله راسته نه يعني نسبتي من شوية زانستي دي أعرف مدير السياسة أما نيش أربو بيكنين وأربو أود زانم نخير فاوتشي شيء عكس ترامبي حش ترامبي ناكت ترامبي أريشة كيال ريخراوة تندروسية جهاني لفاوتشي نية بس نسبتي حتى ريخراوة تندروسية جهاني جي دواي دروجان
بژن نائب رئيس اوان انكو جيجيري سروكي WHO انكو ركاوت هندرسيو جاين داركت يا قوتي ما نقوتي كو تاثير نيان كارتي كرن يا لي مدات حتى كانينا دکتۆر ئەگەر بمبووری ئەوکە ئاماژەم پێکرد دکتۆر سامان وەزیری تەندروستی تازە گەیشتەوە هەولێر ئێستا دەچین کەمێک گوێ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی وەگرین پاشان بەرنامەکەمان بەرداوامی پێدەدەین لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری تەندروستی عێراقی فیدرال و چەند بەڕێزێک لە لیژنەی تەندروستی پەرلەمانی عێراق و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا لە کۆبنەوەیەکی تێروتەسەڵدا کە دەتوانم بڵێم تاواکەری کۆبنەوەی پێشوو بوو لەسەر ڕەوشی کۆڕۆنا و لەسەر ڕەوشی عامی خزمەتگوزاریەکانی تەندروستی لە هەرێمی کوردستان چونکە بەڕێستان دەزان وەزارەتی تەندروستی بۆ پێداویستی پزیشکی بۆ دەرمان و بۆ کۆمەڵێک پرۆژە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی فیدرالدا لەسەر بودجە و خەرجەکانی حاکمە لە هەرێمی لە عێراقی فیدرالدا بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو پارێزگاکان بەشە بودجە و پێداویستیەکان وەکو ساڵانی پێشوو دەنێرێ بەڵام لە ڕەوشی ئێستادا کە دۆخێکی قورس و دۆخێکی دژواری ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە هەیە بۆ نەخۆشی کۆلێرا و وەزیری تەندروستی عێراقی فیدرال کۆڕۆنا بڵێ وەزیری تەندروستی عێراقی فیدرال لەگەڵ بەڕێزیان دەست بەکار بوو ئێمە ڕۆژانە لەگەڵ یان لەسەر خەت بووینە و بەڕێزیان لە پەیوەندیدا بووە ئەمڕۆ خۆشبەختانە لە کۆبنەوەیەکدا تیشکمان خستە سەر چەند پێداویستێکی زۆر گرنگ لە هەمووی گرنگتر کە خەرجیەکانی ئەم پێداویستە پزیشکیانەیە بەڵام بەڕێزیان ئەمڕۆکە لە قۆناغێکی تردا هاوشێوەی قۆناغی پێشوو بۆ دووەمین جار بودجەیەکی تایبەتی تەرخان کرد بۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە بەڕێوەبەرایەتی گشتەکان و نەخۆشخانەکان بۆ پێداویستی پزیشکی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە هەروەها چەند گرێبەستێکی عێراق کراوە بە حکوومەتی عێراقی فیدرال لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە لەگەڵ کۆمپانیەکان بۆ دابینکردنی هەندێک پێداویستی پزیشکی هەندێک ئامێر و هەروەها تێستەکانی تاقیگەی پزیشکی بۆ یان تاقیگەی پشکنینی تاقیگەی بۆ دەستنیشانکردنی ئەم ڤایرۆسە بەڕێزیان بەڵێنیدا کە بەردەوام بێت بۆ ناردنی بەشی هەرێمی کوردستان و پاڵپشتیکردن و ئێمە داوامان کرد ئەم دۆخە بە دۆخێکی ئیستثنایی دابنێ کە هەرێمی کوردستان هاوشێوەی هەموو وڵاتانی دنیادا ئێستا لە قەیرانێکی ئابووری و قەیرانێکی داراییدایە دەبێت وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال زیاتر لە پێشتریش بێتە سەرخەت بۆ دابینکردنی ئەم پێداویستیانە چونکە هەرێمی کوردستان تایبەتمەندی کۆمەڵێک یان ژمارەیەکی زۆر لە سنوورەکان و فڕۆکەخانە و هاتنی گەشتیاران و جم و جۆڵ تێدا هەیە و ئێستاش دەبینن بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ و ئەمڕۆکەش زۆرترین ژمارەی توش بوو کە لە هەڵکشاندایە و زۆرترین ژمارە تۆمار کراوە هەروەها چەند پرۆژەیەکی یان چەند بەرنمەیەکی دروستکردنی نەخۆشخانە هەیە بۆ چەند شوێنێک لە عێراقدا سوپاسی بەڕێزیان دەکەین کە بڕیاریدا بە دابینکردنی پرۆژەیەکی دروستکردنی نەخۆشخانە بۆ هەرێمی کوردستان کە لە شاری سلێمانی ئەم پرۆژەیە لەسەر منحەی وڵاتی ئەڵمانیا بۆ چەند پرۆژەیەک چەند نەخۆشخانەیەکە بۆ عێراق لەوانەیە لە قۆناغی داهاتوش هەندێک پرۆژەی تری خێرخوازی لەگەڵ هاوکاریەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی بۆ وڵاتی عێراق بۆ ئەم نەخۆشیە ئێمە دەبێت بەردەوام لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال لە پەیوەندی و لەسەر هێڵ دابین بۆەوەی بتوانین زۆرترین پێداویستی پزیشکی بۆ ڕوبەڕوونەوەی ئەم ڤایرۆسە چونکە خەرجێکی زۆر و پێداویستێکی زۆری ڕۆژانە بۆ ئەم بەرەنگاربوونەوە و ئەم هەڵمەتە پێویستە لە هەرێمی کوردستاندا بەڕێزان من دەمێ ئەو بڵێم کە ئەم ڕۆژ بەداخەوە دەتوان بڵێم تا ئێستا زۆرترین ژمارە تا ئێستا تۆمەر کراوە لە بەیانیەوە کە لە 180 حالەتی نوێی توش بوو کە زۆربیان نیشانەکانیان هەیە و ئەم حالەتانە بە پۆزتیڤ دەرچوونە تا ئێستا لە تاقیگەکان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە گەرمیان لە ڕاپەڕین و لە پارێزگای هەڵەبجەش ئەوانە لە هەم شوێنەکان ئەمڕۆ حالاتەوە کۆی گشتی 180 حالەت تا ئێستا تۆمار کراوە کە کۆی گشتی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتە 1891 حالەت تەنها 559 حالەت دەرچوونە و چارەسەر کراون ژمارە زۆرەکە ماوەتۆ لە نەخۆشخانە هەموو ئەو نەخۆشانن کە توشبوون و ئێستا لە نەخۆشخانەکانن زۆربەی زۆری نەخۆشخانەکان بە تەواوەتی پڕ بووە 1297 نەخۆش لە نەخۆشخانەکان ماوە کە هەڵگری ئەم ڤایرۆسان و جۆرەکانی نەخۆشی تێدایە لە باری سووک لە بێنیشانە و لە باری مامناوەند لە باری ترسناکیشی تێدا هەیە و باری تەندروستی ناجێریگیریشی تێدا هەیە ئەمانە پێمان دەڵێت کە ئەمما ڕۆژانە ئەم ڤایرۆسە زیاتر بڵاو دەبێتەوە خێراتر بڵاو دەبێتەوە ئەو هەڵکشانەی ئەم جارە ترسناچی زۆر خێرای لەگەڵدایە کە بە خێرا بڵاو دەبێتەوە و ژمارەکان هەڵکشانەکان زۆر بەرز بۆتەوە
داواکارین هاوڵاتی خۆی ببێتە بەشێکی گەورە لێرەوە جەخت دەکەینەوە هاوڵاتی خۆی قەدەغی هاتچۆ لەسەر خۆی بکە تکا دەکەین تا بکرێت نەچێتە دەرەوە تا بکرێت خۆی بپارێزی لە ڕوبەڕووبوونەوە لە بەرکەوتن لە کەسی بەرامبەر بۆ بەبێ ماسک چونکە ئەمە ترسناچێکی ڕاستەقینەیە هەموو ئەو بەڕێزانە و خانەوادانەی کە ئێستاکە لە نەخۆشخانەکانن دەزانن کە بەداخەوە کە ژمارەیە چەندە ناڵێنن بەم نەخۆشیە هیوادارین هاوڵاتی پابندی ئەم ئامۆژگاریە تەندروستیانە و ئەم ڕێنمایە تەندروستیانە بێت لەبەرکردنی ماسک دەستکێش و تاقیمکردن و لە هەمووشی گرنگتر دوورکەوتنەوە لە بەرکەوتن ئەم ڤایرۆسە ئێستا بوونی هەیە و من دەمەوێت بڵێن ترسناکێکتر هەیە کە ئەم ڤایرۆسە بە پەرت و بڵاوی لە شوێنی جیاوازێ واتە لە یەک شوێن نییە بەڵێ ئەوەی گوێمویستی بووین و بینیمان بەشێکی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پاش گەڕانەوەی لە بەغدا کە باسی لەوە کرد لەگەڵ بەغدا کۆمەڵێک تێگەیشتنی باش هەبووە بودجەی تایبەت بۆ دروستکردنی نەخۆشخانە بەڵام بەداخەوە لە بەشی کۆتایی ئەوەندەی کە ئێمە گواستمانەوە باسی لەوە کرد ئەمڕۆ زۆرترین ڕێژەی توشبوون لە هەرێمی کوردستان تۆمار کراوە دکتۆر جەگەر کاتی بەرنامەکەم زۆر کەم ماوە حتمما گوێت لەو هەواڵە ناخۆشە بوو کە ئەمڕۆ 180 کەس تەنها لە تاقیگەکانی هەرێمی کوردستان پشکنینەکانیان دەرچۆ 180 کەس کە توش بوون تۆ لە ئەمریکای بارودۆخەکە لە دوورەوە و لەوانەیە بە تەواوی وێنەکە ببینی ئەگەر بە خولەکێک چیت هەیە پێمان بڵێ چکە من حەزم لێ ئەو بەڵێنەش لێوەرگرم کە ئەمە ئەخیر جار نابێت لەگەڵمانەبی هەر هەوڵ دەدەین چەند شەوێکی تریش پێکەوە لە خزمەت هاوڵاتیان بین تۆ لە دوورەوە وێنەکە زۆرە بینی پەیامی تۆ چییە؟ پەیامە من هەر دەستپێکێکی دکتۆر هەست یعنی بەری تقریبا 3 مانگان مقود باحتمال الكردستان اللي هيفا 5 و 6 حالات زياده بن وباجي طبعا نا بيج بين يكا بيجن وكي خبزان كيكي بو اج وكي فتح فاليه كي بو صنا بويا ديف epidemiological models يعني ديف stochastic modeling وان بقول بالكردستان والعراق بيتن الهيفا 5 و 6 حالات زور زياده بن وراسي زورا جرينجا ديسان ام دي بيجينا فدير السياسات وجدير اجنده السياسي فيابت خلكي بيجير بيتن يعني ما قلت بو دست جاركا دي دست ششتين زورا جرينجا خودير كيرن الجهه نكشتي زورا جرينجا كار اينانا كمامه يعني كويا ماسكي ببيتا كلتورك ببيتا وكي روشن بريكا خلكي همي بيجريه بيبكن زورا جرينجا جديسان ام اميرن هناسات دست كرت بيدا بكين وصلا ام ستافي خويا دكتوران مشخ داين وتدريب بداين كار اينانا فان اميران راسي ام چند زور گرنگن و هر وصل ام جمره تيستا هشتا باشتر لكن يعني تحسب كل امريكا فيها بيت ام 5 مليون تيستا بكين روجانا دا لكن ام يورق ام تطبيقي نصر كردستان فيها بيت روجانا نزيك 20 حتى 3000 تيستان بينا كده بله دکتۆر جەگەر جاسم زۆر سپاس لە ئەمریکا و لەگەڵمان بووی یەکتری دەبینینەوە دوور بە دووری ئەوها لە شاشەکانەوە زۆر سپاس بۆ زانیاریەکانت دکتۆر هەڤاڵ ئەگەر تۆ شتێکی ما بێ زۆر بە کورتی چکە کاتمان زۆر کەمەوە هێشتا کۆنگرە ڕۆژنامانیەکەش بەردەوامی هەیە بۆیە لەوانی هەر شەڕێکی ئێستا تێداینە بەڕاستی ئەوە شەڕێکی دوور و درێژە هیچ چەند مانگ نییە لەوانێت چەند ساڵ بخوێنی لەبەرەوە هەناسێکی دوور و درێژی دەوێت سەبر و تەحملی زۆری دەوێت پێویستە چۆن لە سەرتاوە بە نەفەسێکی بەهێز دەستمان پێکرد بە هەمان شێوە بەردەوام بین ئەگە بەردەوام نەبین لەوانی لە نوێ ڕێبەزی ببینین ئەو کاتی بەڕاستی زەرەر دەکەن من بڕوام وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بە باشی دەتوانن پابند بن زۆر بە باشی دەتوانین بەسەر ئەم بارودۆخەدا تێپەڕین بە مەرجێ پابند بین وەکو دکتۆر جەگەریش وەکو دکتۆر هەڤاڵیش ئاماژیان پێکرد بەستنی ماسک دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و کاری پێویست نەبێ نەچینە دەرەوە هەموو لایەکتان هەر تەندروست بن ئەو هەواڵەی تایبەت بوو بە خانمانیش بەڵێن بێسپەیشەوە باز دەکەینەوە بۆچی ئەوان باشتر بەرگەی کۆڕۆنا دەگەن ببوورە پاش دوو شەو چکە سپێشە و ئەتەمای پشتێک وەرگرین هەموو لایەکتان هەر تەندروست بن سپاس